هەگەری ڕاپەڕینی پەراوێزنشینانی نوقمی هەژاری و بێبەشی کابوسی بەرپرسانی ڕەژیم. پەراوێزنشینی بە پانتایی ئێران خەریکە پەرە دەستێنێت. بڵاوکراوە حکوومیەکان و هەندێک لە بەرپرسانی ڕەژیم ناو بەناو پرسی پەراوێزنشینی دەهێننە گۆڕێ، هەڵبەت نەک وەک کێشەیەکی کە پێویستی بە چارەسەرکردن هەبێت، بەڵکو وەک مەترسیەکی کە هەڕەشەیە بۆ سەر دەسەڵات و هەندێک جار تەنانەت کۆمەڵێک ئاماریش دەخەنە ڕوو. سەرچاوە حکوومیەکان خۆیان لە خستنەڕۆی ئاماری ورد لەسەر ڕێژەی دانیشتوانی پەراوێزنشینی وڵات دەبوێرن. خەمڵاندەکان لە باشترین حاڵەتدا ژمارەی پەراوێزنشینانی ئێران بە 20 ملیۆن کەس لە قەڵەم ئەدەن، ژمارەیەکی بەرامبەر بە 1 لە سەر 4 دانیشتوانی ئەو وڵاتە کە لە پەراوێزی ژیاندا و لە سەرەتایترین مافەکانی شارۆمەندی بێبەشن. تەنانەت ئامارە فەرمیەکانیش دەری دەخەن کە هەژاری و نەهامەتی ئابووری، بێماڵ و حاڵی و بێبەشبوون لە سەرەتایترین خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان چۆن شارە گەورەکانی ئێرانی گەمارۆداوە. پەراوێزنشینی ئاکام و ئاسەواری نایەکسانی پەیوەندیە ئابووریەکان و قوڵبوونەوەی هەرچی زیاتری کەلێنی چینایەتی و دەرەنجامی دەست بە سەرداگرتنی سەرچاوە و سەروەت و سامانی کۆمەڵگەیە لەلایەن تاقمێک سەرمایەدار و چاوچنۆک و مشەخۆرەوە. پەراوێزنشینان برێتین لەو هاوڵاتیانەی کە بەهۆی فشاری هەژاری و بێکاری و بێبەشبوون لە پێداویستیە سەرەتایەکانی ژیان و هەروەها وشکە ساڵی یەک لە دوای یەک و میکانیزەبوونی هەرچی زیاتری کشت و کاڵەوە لە گوند و شارۆچکەکانی شوێنی ژیانیان هەڵکەندراون و ڕویان لە شارە گەورەکان کردووە. ئەم کۆچبەرە ناچاریانە لە پەراوێزی شارەکاندا نیشتەجێ بوون، ئەڵبەت نەک بەویستی خۆیان بەڵکو لە ڕووی ناچاریەوە. گەڕەکە پەراوێزنشینەکان زۆرتر لەسەر ئەو زەویە لێژ و هەڵەت و کەمبایەخانەی کە لە دەوروبەری ناوچە ناوەندیەکانی شار هەڵکەوتون پەرە دەستێنن. شوێنی نیشتەجێبوونی پەراوێزنشینان بە پێی توانە و ئیمکاناتی سنووردارێک کە هەیەە ئاغڵب لە کەرەستەی ناپایەدار و کەمدەوام و بە زۆری لەلایەن دانیشتوان خۆیانەوە دروست دەکرێن. بەڵام ئەمە تەنها چیرۆکی کۆچبەربوونی گوندنشینان نییە. بەشێک لە پەراوێزنشینان بریتین لەو کرێکارانەی کە بەهۆی بێتوانایی لە دابینکردنی هەزینەی زۆری کرێی خانوبەرە بە ناچار لە ناوەندی شارەکانەوە ڕویان لە ناوچە پەراوێزنشینەکان کردووە. ئەوان لە زومرەی قوربانیانی سیاسەتە ئابووریەکان و بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری هەزینەی کرێی خانوبەرن کە بەردەوام ڕوو لە زیادبوونن. ئەم بەشە لە هاوڵاتیان بەکردەوە لە مافی شارۆمەندی بێبەش کراون و بەهۆی بەنافەرمی ناوبردننی شوێنەکانی نیشتەجێبوونیان هیچ یاسایەک نایانگرێتەوە. زۆربەی هەرە زۆری گەڕەکە پەراوێزنشینەکان لە خزمەتگوزاریە سەرەتایەکانی شار لەوانە ڕێگەوبانی قیرەتاوکرا و برق و سیستمی ئاو و ئاوەڕۆ بەهرەمەند نین. واتە ئەو گەڕەکانەی کە خاوەنی کوچە و کۆڵانی تەسک و پێچاو پێچن و هیچ ئاسەوارێک لە ناوەندی تەندروستی و پزیشکی و قوتابخانە و فەزای سەوز بوونی نییە. لە هەندێک کۆڵانەکان ئاوەڕۆی ماڵەکان بە جۆگە لەسەر ئاوەڵەکاندا دەڕوات کە هۆکارێکی سەرەکیە بۆ تەشەنەکردنی نەخۆشیە جۆرا و جۆرەکان لەو گەڕەکانە. ئەو منداڵانەی لە بری باخچەی ساوایان و قوتابخانە لە ناو تۆز و خۆڵدا یاری دەکەن، ئەو گەنجە بێکار و بێبەش لە خوێندن و بێ ئاسویانی کە لە دەوری یەک کۆ دەبنەوە و جگەرە دەکێشن، ئەو پیاوە تەمەن مامناوەندانی کە کەوتونەتە داوی ماددە هۆشبەرەکان و ئەو ژنانەی کە بە کۆمەڵ لە دەوری یەک لولەی ئاو کۆ دەبنەوە و جلە شۆراوەکانیان ئەو دەکێشن، تەنها گۆشەیەکن لە ژیانی پڕ لە چەرمەسەری پەراوێزنشینانی شارێک، دەرد و ڕەنجێکی هاوبەش کە دانیشتوانەکەی ئازارەدات. ئەم ناوچانە بەهۆی ئەو بێبەشیانەوە بوونەتە ناوەندی زیانە کۆمەڵایەتیەکان. بەشێک لە کۆمەڵناسانی چینی دەسەڵاتدار کێشەی پەراوێزنشینان و بێکاری بڵاو لەو گەڕەکانە دەگەڕێنەوە بۆ میرات و کەلتوری گوندنشینی ئەوان، بەڵام ئەم شیکاریە هیچ بنەمایەکی نییە. داتاکان دەری دەخەن کەنەوەی دووهەم و سێهەمی پەراوێزنشینانیش بەهۆی دەزڕانەگەیشتن بە ئیمکاناتی ژیانی شار و خوێندن و ڕاهێنانی پیشەیی و هەروەها بەهۆی بوونی ملیۆنان بێکار لە سەرتاسەری وڵاتدا شانسی بەدەستهێنانی هەلیکاریان زۆر کەمە. ئەم نەوانە لە داوی بێبەشیدا لەدایک دەبن، گەورە دەبن و درێژە بە ژیانەدەن، بەردەوام وەک فاکتەرێکی دەرەکی و هەڕەشە و وەک کێشەیەک هەڵس و کەوتیان لەگەڵدا دەکرێت، نەک وەک هاوڵاتیانی خاوەن مافی یەکسان. ئەوەی کە بەرپرسان و کاربەدەستانی ڕژیمی ناچار کردووە باز لە پەرەسەندنی دیاردەی پەراوێزنشینی و بارودۆخی خراپی ئەو توێژە بکەن، نەک لە ڕووی دڵسۆزی یان بە مەبەستی دابینکردنی خزمەتگوزاریە شاریەکانە بۆیان، بەڵکو لە ترسی ئەگەری چاوەڕوانکراوی سەرهەڵدانی ئاخێز و شۆڕەشە جەماوریەکانە لەو ناوچانە. بە لە بەرچاوگرتنی پێشینەی مێژووی خەباتی پەراوێزنشینان کاربەدەستانی ڕژیم باش دەزانن کە ئەگەر چەخماخی ئەم ناڕەزایەتیانە بەتایبەت لە بارودۆخی ئێستەی کۆمەڵگەدا لێ بدرێت،
ناتوانرێت بە ئاسانی کۆنتڕۆڵ بکرێت. پراوێزنشینان برێتین لەو چین و توێژە ستەمدی تۆی کە هیچیان نییە بۆ لەدەستدان. ئەم دۆخەوای کردووە کە ببنە هێزێکی مەسەرسیدار بۆ سەردەسەڵات. ئاشکرایە کە دانیشتوانی ئەو ناوچە پراوێزنشینانە لە زومرەی ئەو کرێکار و زەحمەتکێش و خەڵکە هەژار و بێبەشەن کە لەگەڵ زۆربەی هەرە زۆری جەماوەری خەڵکی ستەم لێکراوی کۆمەلگا خاوەن ئازار و نەهامەتی هاوبەشن. لە ڕاستیدا بوونی گەڕەک و ناوچەی پراوێزنشین نیشانەی هەژاری و نەهامەتی ئابووری میلیۆنان ئینسانی ستەم لێکراوە کە لە سەدەی 21دا لە لانیکەمی پێداویستە سەرەتایەکانی ژیانێکی شارستانی ئەمڕۆیی بێبەشن. پراوێزنشینی دەرەنجامێکی سروشتی ئەو سیاسەتە ئابووریانەیە کە تێیاندا سامان لە دەستی کەمینەیەکدا چڕ دەبێتەوە و زۆرینەش پراوێز دەخرێن. ئەم دیاردەیە واقعیەتێکی چینایەتیە، واقعیەتێکی کە سیستمی سەرمایەداری هۆکار و سەبەبکاری مانەوەیەتی. تا کاتێک شوێنی نیشتەجێبوون، تەندروستی، پەروەردە و کاری شایستە وەک مافێکی بنەڕەتی بۆ هەر هاوڵاتیەک بە فەرمی نەناسرێن و دەوڵەت پابەند نەبێت بە دابینکردنیان، پراوێزنشینی بەردەوام پەرە دەستێنێ و جوغرافیای هەژاری و بێبەشی شارەکانی ئێران هەرچی زیاتر گەمارۆوە دات.